دەچینە ورمێ لەوێ دیمەنی کۆکردنەوەی هاوکاری لەلایەن خەڵک و چالاکبانانی ورمێ دەبینین کە ئەو شوێنەی بەردەوام مزگەوتی بیلالی حەبەشیە لە گەڕێکی فەلاحەت دانیشتوانی ئەو گەڕەکە کوردن لە بەیانی ئەمڕۆ دەستیان بە هاوکاری مرۆیی کردووە لە دیمەنەکاندا دیارە کە لە ڕێگەی بارهەڵگرەکانەوە وەکو کەمپەینێک هاوکاری بۆ زیان لێکۆتوانی بوومەلەرزەکۆ دەکرێتەوە کە بەردەم مزگەوتی بیلالی حەبەشیە. زیان لێکۆتوانی بوومەلەرزەکە ناڕازین لە گەیاندنی هاوکارە حکومیەکان، دەڵێن کە بەشی پێداویستیەکانیان ناکات، داوا دەکەن کە خەڵک هاوکاریان بکات، بۆیە خەڵکی ئەو ناوچەیە هەرزوو بەدەم زیان لێکۆتوانەوە هاتوون و هاوکاریان بۆ کۆ دەکرێتەوە لە بەردەم مزگەوتەکە لە ڕێگەی بارهەڵگرەکانەوە. هەر کەسەوە بە پێی توانای خۆی هاوکاری دەباتە ئەوێ و دەگەیەنرێتە دەست ئەو کەسانەی کە زیان لێکەوتووی بوومەلەرزەکان. بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆڵی قەیرانی پارێزگای ورمێ دەڵێت کە بەهۆی بوومەلەرزانە 3500 یەکەی نیشتەجێبوون لە نێوان 50 بۆ 100% زیانیان پێگەیشتووە کە 28 گوندی ناوچەی کۆتۆڵ زیانی زۆریان پێگەیشتووە. بۆ ئەم هاوکاریە بۆ خەڵکی و ناوچانە کۆ دەکرێتەوە کە ئەوان ئێستا لە خانووی خۆیان نەماون، ماڵ و حاڵی ئەوان وێران بووە و لە ناوچەی کۆتۆڵیش سەرچاوەیەک بەڕووداوی ڕاگەیاند کە لە ناوچە بوومەلەرزە لێدراوەکان خزمەتگوزاریەکانی ئاو کارەبا بڕاون. زۆربەی خەڵکی زیان لێکەوتوو لە دەرەوە دەژین کە کەرەستەی گەرمکردنەوە و خۆراکی پێویستیان نییە لە کاتێکدا کە لە لای ئەوان ڕەوشی کەش و هەوا زۆر ساردە و پلەکانی گەرمان نزمن. ئەو دیمەنەی دیکە دیمەنی کوتوڵە کە لە دیمەنەکاندا دیارە بوومەلەرزە زیانێکی زۆری گەیاندووە بە خەڵکی ئەو ناوچەیە کە بوومەلەرزەیەکی بەهێز لەوێ ڕوویدا، وای کرد کە ژمارەیەکی زۆری خەڵک لە خانوەکانی خۆیان دەربچن، ئاوارە و دەربەدەربن کە ئەو شوێنەی هاوکاریەکەی کۆ دەکرێتەوە لێی بەردەم مزگەوتی بیلالی حەبەشیە لە گەڕێکی فەلاحەت کە دانیشتوانی ئەو گەڕەکە کوردن. ئەوان لە بەیانی زۆر چوونەتە مزگەوتەکە، دیارەکە کەرەستەی پێداویستیەکانی ماڵ وەکو فەرش و نان و هەندێک پێداویستی دیکە کە خەڵک ڕۆژانە پێویستێتی بۆ ئەوان کۆ دەکرێنەوە لە کاتێکدا کە ئەو خەڵکەی زیان لێکەوتووی بوومەلەرزەن ئەوان ڕازینین لە گەیاندنی ئەو هاوکاریانەی کە حکوومەت پێشکەشیان دەکات. ئەوان دەڵێن کە بەشی پێداویستیەکانی خۆیان ناکات، بۆیە داوایان لە خەڵک کرد کە خەڵک هاوکاریان بکات. هەر خەڵک ئێستا هاوکاریەکانیان بۆ کۆ دەکەنەوە و دەگەیەنرێنە کۆتۆڵ. دیارە لە دیمەنەکان کە ئیدی خانوەکان بەشێکی ڕووخاون یاخۆت بە تەواوەتی خانوەکانیان ڕووخاون بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە کە 104 کەس لە ناوچەی کۆتۆڵ بریندار بوون و هەروەها ڕۆژی یەکشەمە 2 بوومەلەرزەی بەهێز کە بە بەهێزی 5.7 و 5.9 پلەی ڕێختەر ڕوویدا. زیاتر لە 43 گوند لە ناوچەی کۆتۆڵ کە ئێستا لە دیمەنەکان دیارە لەوێ ڕووخان کە ئەوانیش خۆی و شێپیرانی سەلماز کە بە تەواوەتی زیانیان پێگەیشت. خەڵک ناچار بوون کە ڕوو لە جەرەوە بکەن کە هێشتا ناوچەکانی ئەوان ساردە. بەفربارین لەو ناوچانە لە ماوەی ڕابردوودا زۆر بوو بە ئاستێکی زۆر بەفرباری، بۆیە خەڵک ئێستا خۆیان لە بەلایلۆن واروەها بەو شێوازە کەرەستە سادانە شوێنی نیشتەجێبوونیان بۆ خۆیان دروست کردووە.